بەشێک لە سێیەکەمەکانی ئاستی بەش لە زانکۆ و پەیمانگاکان بۆ جاری 36مین چوونە پێش ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم و وتیان مافمانە دابمەزرین. بە گوتەی خۆیان تەنها واژوویەکی سەرۆکی حکوومەتی ماوە بۆ دامەزراندنیان. ناشی شارنەوە گەر لەمە زیاتر دامەزراندنیان بە هەمیشەی دوا بخرێت، ئەوە هەموو ڕێگایەکی دیکەی مەدەنی دەگرنەبەر. ساڵی 2009 خوێندنی مەحەدم تاوا کرد، ئەوە جێی دڵخۆشیە بۆ تاکەکانی کۆمەڵگای کوردی کە تا ئێستا ئێمەدا نەمەزراوین. لە کاتێکە زانکۆکان کۆمەڵگای کوردی هەموو چین و توێژەکان پێویستیان بە کەسانی ئەکادیمی هەیە. بەپێی چەند مادەیەک مادەی 67 لە ساڵی 2017 کە ئەبێ ئەوایلەکان یەکەمەکان یەکەم و دووەم و سێم دامەزرێت، لە کاتێک تا ئێستا دانەمەزراوین. ئەمە خاڵێکی ترش کاتێک من بە کەسانێکە لە خۆم بچووکترن لە خۆناغەکانی ئامادەیان خوێنە لەم هاانیانە دەم بخوێنن خوێندن باشە بۆتان بۆ داهاتوتان سبێنێ مەعاشێکتانە بێ. وەڵامی ئەوان چیە بۆ من وەڵامەکانەوەیە ئەڵێ تۆ تا ئێستا شادی مەحەد و زانکۆشتێ ئەوائیلش بووی تا ئێستا دانەمەزراوی ئەی چۆن داوا لێمەکە بخوێنین. ئەو لە ساڵی 2017 بە هەموو شوێک تعینات یەکەمەکان ڕاوەستایە. ئەمە لێرەی ئەوڕۆکە داوای تعیناتی خۆمان دەکەین کە مافەچڕەوەی خۆمانە. ئەمان زمان ئەوەیە بتوانین ئەم ساڵەکە تعین بکرێن، چکە ئێمە دەبینین تعینات هەیە کە دەڵێن تعینات نییە. ئەوە بە تایبەت لە سەربازیەکان ئەوە دەبینین لە نزیکی خزم و کەسی نزیکی خۆمان دەبینین بەردەوام ناودێتەوە تعین دەبن. ئەوە جگە لەوەی حکوومەت توانی 38,000 وانە بێژی پەروەردە پیرۆزیان بێ، ئەوانیش خوشکبرای ئێمەنا زۆرشمان پێخۆش بوو. تعینات بۆ ئەوان کرایەوە بەڵام بۆ یەکەمەکان نییە. بە پێوە ئامارەی دەستدەنگی ئەمریکا کەوتووە کۆی گشتی ژمارەی سێیەکەمەکانی ئاستی بەش لە زانکۆ و پەیمانگاکان 12,286 دەرچووە. دەرچوویەکەمەکان نیگەران لەوەی لە ساڵی 2007ەوە دامەزراندنیان ڕاگیرا و ساڵ بە ساڵیش ژمارەیان ڕوو لە زیادبوون دەکات. کۆبوونەوەی ئەم ڕۆمان دوای ئەوە بوو کە چاوەڕێی وەڵامی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوون کە هەر بە بڕیاری خۆی بڕیاری دامەزراندنی دەرچووەکانی سێکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی 2017 بۆ 18 تا 22 بۆ 23 و هەموو ڕێکارەکانی خۆی تێپەڕاندووە و بایۆمەتریش بە هەمووی کراوە و ناوەکانیشمان چۆتە دارایی و تەنانەت تێچووی پارەکەشی دیاری کراوە زیاتر 9,000 یەکەمەکان ماونەتەوە. ئەم 9,000 تێچوویەکە لە دارایی و خەمڵێنراوە مانگی 9 ملیارد دینارەکە کە تێچوویەکی کەمە لە چاو هەموو توێژەکانی ترە. بەڕاستی ئێمە هاتوین بۆەوەی داوای مافی خۆمان بکەین کە دامەزراندنە. مافی ئێمە تەنها پەیوەندی نییە بە تاکە شخصێکەوە لە وڵاتە، پەیوەندی بە ئینتیمایەکی گەورەی ئەم خەڵکەوە هەیە لەم نیشتیمانەیە. ئەنی تۆ سێری کە دوجار ئایدۆلۆژیای حکومڕانی لەم وڵاتەوای لێ هاتوو تەنها گرنگی بەلایەنی سەربازیەدا کە بەو ڕادێژ ئەمە پێویستیمان بۆ نیە. وڵاتی وەکو ئوردن 100,000 سەربازیەیە و ئەتوانێت وڵاتی خۆی بپارێزێ بۆ لە بەرەوەی تاکێکی نیشتیمان پەروەری دروست کردووە کە ئەم تاکەی بستوتەوە بە نیشتیمانەکەی خۆیەوە. بەڵام هەر گەنجێک کە لێرەیە هیچ ئومێدێکی لەم نیشتیمانە نەماوە لە بەرەوەی هیچ شتێک نییە پێوە ببەسێتەوە. ئەم وڵاتە پێویستی بە هەموو دەستێکە و بە تایبەتیش پێویستی بە دەستی زانستە لە بەرەوەی دڵدوای شۆڕشی گلۆباڵزیشن بڵێن جیهانگیری عالەمی کە ئێستا دروست بووە. ئێمە زیاتر پێویستمان بۆ یەکەوە بەرەی زانست بەرەو پێش ببرێ، واروای ئێمە لە ڕووی زانستیەوە خۆمان تەکوین بکەین تا بتوانین توانای خۆمان بسەلمێنین واروها ببین بە بانای پاراستنی وڵاتەکەمان. لە ڕۆژی 22 مانگی هەشتی ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم بە نووسراوی ژمارە 15,925 وەڵامی نووسراوی نێنی وەزارەتی دارایی و ئابووری و ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی داوەتەوە بەمبەسی دامەزراندنی سێیەکەمەکانی ئاستی بەشی زانکۆ و پەیمانگاکان. وەزارەتی خوێندنی باڵا ئەوەی بۆ دەنگی ئەمریکا ڕوون کردەوە کە لە نووسراوەکەدا ئاماژەیان بە ناوی سێیەکەمەکان کردووە کە بایۆمەتریان کردووە و ناوەکان نێردراوە بۆ حکوومەتی فیدراڵ بەمبەسی دابینکردنی شایستەی دارایی بۆیان و چاوەڕوانی دوایین وەڵامن بۆ دامەزراندنیان. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.